28 پێنجی 2024 ئەوە هەنگە سازکراوە بە سەرپەرشتی برای ئازوو خۆشەویستمان کاکە خۆشی خۆشناو کاکە هەڵمەت سۆمانی دیارە پێشکەشی بە شێرەکەی ئەستەمبول شێخ نیهادی مەحسین خۆشناو و هەر سار برا خۆشەویستەکەی زۆر سپاسی کاکە هەڵمەت منتەق وێنەگری بە نەوەندی شاری هەولێر و کاکە دیار هەولێری ئاسکی خۆشەویست و هونەرمەندی خۆشەویست دۆستی خۆم و برای خۆم کاکە ژیاربندیان براتان سەبەعەزی ئەو ئاهەنگە پێشکەشە بە شێخ نیهاد مەخسووسەن لۆویە ئەی تۆ بە جەرگی گەورەم تۆ قارەمانی پاشا هەبێت تۆ پاشای پاشەکانی ئەی تۆ بە جەرگی گەورەم تۆ قارەمانی پاشا هەبێت تۆ پاشای پاشەکانی شێخ نیهادی هەمیشە کورد پەروەرم تۆ ئەو کەسەی کە شێر لێ دەکە شەرم هەی ئەتۆ پشتی شێخ بەخۆ دەرست داوین تۆمان هەیە بۆ یەک قەت نەدۆڕاوین تۆمان هەیە بۆ یەک قەت نەدۆڕاوین ئەی قەرار وا بوو بن کەمە بووکی ساڵێک پاییز دابێت داد بەستێنم دەماڵێ ئەی بەهارێ لە کوێستانێ لە هەوارێ کابانم دی لەبەر دەرکی ڕەشمارێ شێخ نیهاد بابی بابم خۆشم دەوێ سەباعەتی ژیار دەزانێت چت دەوێ ئەی شێخ نیهادە کە ناوی دێ دەلەرزن ئەوانەی کە خۆیان پێ مافیا و بەرزن ئەی شێخ نیهادە کە ناوی دێ دەلەرزن ئەوانەی کە خۆیان پێ مافیا و بەرزن هەی لەگەڵمانی لە ڕۆژە سەختەکانە شێخی ئێمە هەر پەناو پشتیوانە هەی تاجی سەرە بۆ هەمومان برایە بەتوانایە زۆر زیرەکە زانایە بەتوانایە زۆر زیرەکە زانایە سەرسیالێم تۆراوی ئەزیزم شەو ڕۆژ بۆ دەناڵێنم جانی من ئەی کە ڕۆیشتی ئەمنت بەجێ هێژ وەڵا نەما ئارە سەبووری دڵی من ئەی نەما ئارام و سەبووری دڵی من خۆشەویستیت بەجێ هێشتوە شیرنی من خۆشەویستیت بەجێ هێشتوە یاری من ئەگەر شێخ نیهادمان هەبێتن ئەو بەسە گەورم بۆ پێشکەوە تۆمان گشت کەسە
ئەمە شێخنی هاتمان هەبێتن بەسە هەر ئەو بەسە ئەو بۆمان هەموو کەسە هەی ئەو نابەزێ ئەو بەهێز و توانایە ئەو زیرەکە ئەو ئازایە و زانایە هەی بۆ پێشکەوە شێخی من تازی سرم تۆ ئەو کەسەی کە شێر لێت دەکەشتەرم بەڵێن دەدەم براکە مەتراماوم بە بۆنەی تۆ ئەمنیش کوڕە خۆشناوم بە بۆنەی تۆ ئەمنیش کوڕە خۆشناوم هاد محسن خوشناو وەک لیرە بە قیمەتی شێخنی هاد محسن خوشناو وەک لیرە بە قیمەتی ڕەفیقی هەر کەسێک بێ لێی ناهێڵێ نکبەتی خدا پایەی بەرزکە هەلیچی مەملەکەتی توانە شان و شەوکەتی بۆچی هاد محسن خوشناو کوڕاچی بە قیمەتی شێخنی هاد دەدوێنم بەڕاستی بە خیرەتی شێرەکەی ئەستەمبوڵە وەک لیرە بە قیمەتی خدا پایەت بەرزکە مەلیکی مەملەکەتی ئای بۆ زۆر کەس ڕۆناچی بووم نەیان دیت دەتوێمەوە کە باش بووم نەیان بینیم بەحاڵ دەناسرێمەوە دڵساب بووم مایەزانی دەریشم کەندێمەوە من قەت نابم بەو کەسەی خۆم بەبیر کەس بینمەوە بە جوابی چاکەکانم بە خراپە بۆ دێنەوە هێستا دەبووم نەتوانی چوار دەورەم بخوێنمەوە هەر بۆ یەگۆڕا فێر بووم لە دڵە هەڵگەڕێمەوە شێم گەورە کردووە حەزمی خۆی بۆ دەگەڕێنمەوە کەسێک لە خۆم زیاتر هیلاک نەبی پێمەوە نایێڵم یەک هەنگاویش نزیکی بێتن لێمەوە بۆ کەسی دڵسۆز و پاک سرم دەچەمێنمەوە ئای بۆ کەسی دڵسۆز و پاک سرم دەچەمێنمەوە ئەی دەبمە مەشخەڵ لە ڕێگای مەردان دەدرەوشێمەوە بۆمانەوەی هیچ کەسیش ئەبەد ناپاڕێمەوە ئەوەی ڕۆی با بڕوا غەڵەت نەکەن بێنەوە من خوێنی پیاوێکی مرد دەسوڕێ لە خوێنمەوە ناچمە سێبەری نامەرد لە گەرما بتوێمەوە بمرم لە برسان نانێک بەمرت بێدە بفێنمەوە سەڵام لە شێخنی هادی گەورە و سەردارم ئەوە ئەو کەس و کاری مننا گەورە و سەردارم ئەوە هەزار سەڵاوی لێبێ دەیڕێم و دەیڕێمەوە ڕوو لە هەر شوێنێک دەکەم هەر باش و ناوی ئەوە ئایسی هادی موحسین خۆشناو یاخوە پیر بین پێکەوە فریادی موحسین خۆشناو دۆستی نزیکم ئەوە ئەی خوایە نەمربا من ئەو جارە بیبینمەوە گەلێک غەریبی دەکەم ئەو جارە بیبینمەوە شێخنی هات محسین خۆشناو بۆی دەڵێم بۆ دوو چاوە شێخنی هات بابی بابم کوڕی محسین خۆشناوە گورە خۆشناوە گورە خۆشناوە وەک بابی خۆی بەناوە هەردەم بە ماردی ژیاوە ئەگەر کەوتە پیاوەتی لە باکوور و ڕۆژاوە کەسی دەرەقەت نایە ئەو کوڕی محسین خۆشناوە ئەی بۆ شێرەکەی ئەستەمبوڵ هەردەم بە ماردی ژیاوە لەگەڵ ژیاری برم قەولی برایەتمان داوە ئەو شەو یادی لێ دەکەین ئەو ڕۆ یادی لێ دەکەین بەخوای لەو شێرە پیاوە سیادی محسین خۆشنە بۆی دەڵێم مەتەماوە دیادیشمان خۆش دەوێ برای شێخنیات پیاوە
بۆ کاکە فریادە بۆی دەڵێن بەو دوو چاوە ئەو فەرهادەی دەبینن نێوی لێرە نووسراوە ئەویدی کاک فریاد بوو لە خوارەوە نووسراوە کوانێ هەڵمەت سۆمانی ئەها لە شوێ وەستاوە قوربانت بم مەولێری ئەوڕۆ عەسپی لێداوە هەر بژی هەڵمەت منتک وێنەگرێکی تەواوە لە تەسویر و فۆتۆ هەردەم بە ماردی شاوە ژیاریشی خۆش دەوێت کوێستەمە عازیێنەوە فرم حازی ئەی خۆ من لە بێتۆیدا مردم سووتەم لە تاوە ڕۆیشتی بەزیێن یەشتم ئاوڕێکت نەداوە فرمێشکی چاوەکانم ئەوە سوور هەڵگەڕاوە مەرگی خۆم دیت کەوتێ لێوە من و تۆ بڕاوە لە دوای تۆ سرای بەختی ئومێدی من کوژاوە ئەی پێم بڵێ بۆ کام نامەرد تۆ منت وەلا ناوە تۆ بێوەفای بەڵام من هەر وەفادارم ناوە خۆشەویستت لە دڵم بە زۆرێ هەڵگیراوە پەروەردەم کردووە وەکو ئامنداڵێکی ساوە تا ئێستا بەو حەسرەتەم بڵێم یارت گەڕاوە لە تۆ زیاتر مەیلم بە هیچ کەسێ نەداوە هەر بێوەفای خۆم دەوێت هەر ئەوەم لە دڵداوە ئەی بەڵام ژیانە پێشینان گەلێک جوانیان داناوە کە ئاوایان دەفەرموو ئاوایان دەژێڕاوە پێشینە فەرمویانە لە قەدیمەوە باوە شوێر هەتاکو دەمرێ هەردەم بە هیوای چاوە ئای ئەڵمە دوا دانیشتینە بۆ ئەم خۆشی خۆشناوە خۆشی خۆشناو زۆر مەردە پەروەردەی دەستی پیاوە دەستە ناو چاوی شێری شێخنی هەت دەرسی داوە هەر کەسێک ئەو دەرسیدا ئەلەم دنیایە باوە سڵاو لە شێخنی هادی مێژ و نیشانی داوە هەزار جار قوربانی بم بۆی دەڵێم بەو دوو چاوە خۆشی خۆشناواتوە هاتووە خۆشی خۆشناوە ناترسیە لە هیچ کەسێ شێخنی هات دەرسی داوە هەر کەسێک شێخ دەرسیدا هەر کەسێک شێخ دەرسیدا ئەلەم شارە بەناوە سڵاو لە شێخنی هادی بۆی دەڵێم بەو دوو چاوە وچی سەردەشتی دەیگۆ وەک سەریە ڕەش وەستاوە وچی سەردەشتی دەیگۆ وەک سەریە ڕەش وەستاوە شێخنی هات محسین خۆشناو سەقی وا دەڵێ سینگە شێخنی هات محسین خۆشناو سەقی وا دەڵێ سینگە لە شەوکەت و هەیبەتی دەڵێ شێر و پەڵینگە وەک بازراو دەکایە شێخ بەدەست و قۆڵ و چەنگە سێوەیە پرتەقاڵە لیمۆیەیە لالینگە ئەوە خۆشی خۆشناوە ئەوە خۆشی خۆشناوە مەردە وەکو پێشمەرگە بەوەینێ کوڕێکی کڕە بەوەینێ کوڕێکی کڕە بەڕاستی کوڕێکی مەردە ئازایە وەک پێشمەرگە ئازایە وەک پێشمەرگە ئەفەرم دیار ئەڵقەشێن لە پەنجەیە کابانی کامە ماڵی قسەی خۆشمۆچێ دەکەی بۆ کام نامەرد عەڵاڵی ئەڵێن ئێستا دایکی خاوەن ماڵ و منداڵی دەڵێن باش نییە لە بۆی ئەو مێرد و حاڵ و ماڵی لای خۆشی دانیشت بوو کاتێک بیستم هەواڵی ئەی وتیان بە شەو و بە ڕۆژ بەدەست مێردی دەناڵی داخەکەم کە چەند ساڵە دوورم لە لێوی ئاڵی عەرامی بێیەر کاتێ ئەچیە باوەشی پاڵی کاکەم مەردەڵێ برام بۆ دەینم بە حەڵاڵی خۆشی تاکەی بەڕێکەم ژیانێک پڕ لە تاڵی مەشروب بە تاڵی خۆشە ژن هێنان بە منداڵی ئەی کوڕانی موحسین خۆشناو وا دنیایە ماماڵی ئەی جیهادی موحسین خۆشناو یەکەمین
جەنەڕاڵی ئای فریادی محسی خۆشناو هەر ئاوەدان بێماڵی ئای ئەوشۆ خاڵە فەرهادی بەو بەندە دەکەم حاڵی فەرهادی محسی خۆشناو لەو بەندە دەیکەم حاڵی سەڵاو لە خاڵە خۆشی یا ڕەبی قەت نەناڵی سەڵاو لە خاڵە خۆشی یا ڕەبی قەت نەناڵی مامە هەڵمە سۆمانی خۆی و ماڵ و منداڵی ئای مامە هەڵمە سۆمانی خۆی و ماڵ و منداڵی لەخوا دەپاڕێمەوە خوا دەست بگرێ بە باڵی خوا دەست بگرێ بە باڵیە ئەفەرم خۆشی هەڵڵا شێرەکەی نیهادی محسی خۆشناو هەڵە 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 سەلاو لە وەیسی شێخ نیهادی